سوپای بازرگانی کۆماری ئیسلامی ئێران ماوەی 2 هەفتەیە سەرقاڵی ئامادەکاری و کۆکردنەوەی هێزێکی زۆرە لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان و لە چەند ناوچەیەک هێزێکی زۆری کۆکردووەتەوە و ئامادەکاری کردووە بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان. میدیەکانی ئێرانیش باز لەوە دەکەن تەواوی ئامادەکاریەکان کراون و تەنها چاوەڕێی کاتەکەی دەکرێت. بە جۆری و زانیاریانەی تایبەت دەست شارپرێزکەوتون سوپای پازەرانی کۆماری ئیسلامی ئێران بە سەدان تانک و زرێپۆش و چەکی قورس و فڕۆکە و کۆپتەرەوە لەسەر سنوورەکانی نێوان هەرێم و ئێران ئامادەکاری کردووە بۆ ئەنجامدانی هێرش و ئۆپەراسیۆنێکی بەرفراوان. شارپرێزەوەشی زانیوە خۆ ئامادەکردنی ئێران بۆ هێرشکردنە سەر هەرێم و کۆکردنەوەی هێزەکانی بە تایبەت لە سنووری پارێزگای ورمێوە هێزێکی زۆری کۆ کردوێتەوە و بە تەواوی پێداویستیە سەربازیەکانەوە بۆ هێرشێکی زەمینی ئامادەکراوە. سەرکردا سەربازیەکانی ئەو وڵاتە ئاماژە بۆ دەکەن هێرشەکانیان بە ئاگاداری بەرپرسانی هەرێمی کوردستان و عێراق ئەنجام دەدەن. لە 2 هەفتەی ڕابردووشدا ژمارەیەک لە گەورە بەرپرسانی سەربازی کۆماری ئیسلامی ئێران ئەوەیان ئاشکرا کرد ئەوان لە داهاتوویەکی نزیکدا بە ئاگاداری و هەماهەنگی بەرپرسانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئۆپەراسیۆنێکی زەمینی دژی هێزە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجام دەدەن و نوێنەری حکوومەتی هەرێمیش لە تاران نەیشاردەوە. ئەگەر وا بڕوات و هێرشەکە ئەنجام بدرێت دۆخەکە خراپ دەبێت و ئارامی هەرێمی کوردستان تێک دەچێت. میدیا دیارەکانی ئێران بەیانی ئەمڕۆ باسییان لەوە کرد کۆماری ئیسلامی ئێران هەموو ئامادەکاریەکانی ئەنجام داوە بۆ دەستپێکردنی هێرشەکانی و تەنها لەسەر کاتەکەی ماوە. دوێنێ هێزەکەی ناوچەی ورمێ مانۆڕێکی گەورەی سەربازیان لەسەر سنوورەکان ڕێخستووە و تەواوی ئامادەکاریەکانیان ڕاگەیاندووە و چاوەڕوانی فەرمانن لە ئەگەری چەک نەکردنی هێزە کوردەکانی ڕۆژهەڵات لەلایەن هەرێم و عێراقەوە ئەوان جوڵە بە هێزەکانیان دەکەن. سوپای بازرگانی کۆماری ئیسلامی ئێران ماوەی 2 هەفتەیە سەرقاڵی ئامادەکاری و کۆکردنەوەی هێزێکی زۆرە لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان و لە چەند ناوچەیەک هێزێکی زۆری کۆکردوێتەوە و ئامادەکاری کردووە بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان. میدیەکانی ئێرانیش باز لەوە دەکەن تەواوی ئامادەکاریەکان کراون و تەنها چاوەڕێی کاتەکەی دەکرێت. بە جۆری و زانیاریانەی تایبەت دەست شارپرێزکەوتون سوپای پازەرانی کۆماری ئیسلامی ئێران بە سەدان تانک و زرێپۆش و چەکی قورس و فڕۆکە و کۆپتەرەوە لەسەر سنوورەکانی نێوان هەرێم و ئێران ئامادەکاری کردووە بۆ ئەنجامدانی هێرش و ئۆپەراسیۆنێکی بەرفراوان. شارپرێزەوەشی زانیوە خۆ ئامادەکردنی ئێران بۆ هێرشکردنە سەر هەرێم و کۆکردنەوەی هێزەکانی بە تایبەت لە سنووری پارێزگای ورمێوە هێزێکی زۆری کۆ کردوێتەوە و بە تەواوی پێداویستیە سەربازیەکانەوە بۆ هێرشێکی زەمینی ئامادەکراوە. سەرکردا سەربازیەکانی ئەو وڵاتە ئاماژە بۆ دەکەن هێرشەکانیان بە ئاگاداری بەرپرسانی هەرێمی کوردستان و عێراق ئەنجام دەدەن. لە 2 هەفتەی ڕابردووشدا ژمارەیەک لە گەورە بەرپرسانی سەربازی کۆماری ئیسلامی ئێران ئەوەیان ئاشکرا کرد ئەوان لە داهاتوویەکی نزیکدا بە ئاگاداری و هەماهەنگی بەرپرسانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئۆپەراسیۆنێکی زەمینی دژی هێزە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجام دەدەن و نوێنەری حکوومەتی هەرێمیش لە تاران نەیشاردەوە. ئەگەر وا بڕوات و هێرشەکە ئەنجام بدرێت دۆخەکە خراپ دەبێت و ئارامی هەرێمی کوردستان تێک دەچێت. میدیا دیارەکانی ئێران بەیانی ئەمڕۆ باسییان لەوە کرد کۆماری ئیسلامی ئێران هەموو ئامادەکاریەکانی ئەنجام داوە بۆ دەستپێکردنی هێرشەکانی و تەنها لەسەر کاتەکەی ماوە. دوێنێ هێزەکەی ناوچەی ورمێ مانۆڕێکی گەورەی سەربازیان لەسەر سنوورەکان ڕێخستووە و تەواوی ئامادەکاریەکانیان ڕاگەیاندووە و چاوەڕوانی فەرمانن لە ئەگەری چەک نەکردنی هێزە کوردەکانی ڕۆژهەڵات لەلایەن هەرێم و عێراقەوە ئەوان جوڵە بە هێزەکانیان دەکەن.